بنێرانێ نارتی سلااوان لێ بێوم کاتتان باش تەوەری مەفتەی بەرنامی تەبا و ناتەبات تایبەتە بە ئەزمموی 4 ساڵی کاری ئۆپۆسیۆن لە پەرلەمانی کوردستان و تیا پرسیین ئۆپۆسیۆن لە 4 ساڵی ڕابردوودا چی کردووە؟ ئایا توانیویانە دەنگی خەڵک بن و نمونەیەکی جوان پێشکەش بکەن یان وەک نێچیروان بارزانانی دەڵێت تاکە دەستکەوتیان هات و هاوار و تەپڵ لێدان و بوتڵ تێگرتن بووە. ئایا ڕاستەوە ئۆپۆسیۆن هەموو کارەکانی خۆی بەڕاست و کارەکانی دەسەڵاتیش بەهاڵە دەزانێت؟ ئەی بۆچی دەسەڵات خۆی بە خاوەن دەستکەوت دەزانێت و لە بەرامبەریشدا ئۆپۆزیسیۆن بە ئەنجامدانی هاتوهاوار تۆمەتبار دەکات؟ کەواتە ئەوە ئۆپۆزیسیۆنە لە ئەرکوڕۆڵ و بەرپرسیارەتەکانی خۆی تێناگا یان دەسەڵاتە ناتوانێت ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و کاریگەر قبول بکە. ئەمانە و چەند پرسیارێکی تر ڕوبەڕووی هەرێک لە بەڕێزان دڵشاد حوسێن پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان و هەروەها فازڵ بەشارەتی پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی لە پشکی پارتی دیموکراتی کوردستانەکەین بەخێر بێن بۆ ستۆدیۆی تەبا و ناتەبا. کاک فازڵ لەو پرسیارەوە دەست پێ بکەینێنی ئۆپۆزیسیۆن چی کردو لە 4 ساڵدا؟ بەنای خی گەورە دیارە ئێمە گەربگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی 91 هەتاوەکو دێتە ئێستا کە هەڵبژاردننی خولی چواری پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان بە سەرکەوتویی کراوە لە هەموو خولەکان تایبەتمەندی و گۆڕانکاری یەک بە دوای یەکدا هاتووە هەتا هاتووەتە خولیسەی پەرلەمانی کوردستان. هەم ئێمە لە دەسڵات و هەم خەڵکی کوردستان ئومێدمان ئەخواست ئەو ئۆپۆزیسیۆنەی کە زیاتر با بڵێن لە هەناوی یەکێتیوە هەڵقوڵە ئۆپۆزیسیۆنێکی واقعی و چاودێرێکی واقعی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر و ئەکتیفانەتر بچێتە سەر کارەکانی خۆی و زووتر ڕێ بە کەم و کوڕیەکان لە هەرێمی کوردستان و کارە زەرورەکان بۆ خەڵکی کوردستان بەرێت. بەڵام ئەوەی کە لە تێڕوانینی ئێمە یان تەوەقوعاتی ئێمە بوو لە دەسڵات لە پارتی دیموکراتی کوردستان و وە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەڵەوی دەسڵاتمان بەدەستەوەی لایەزار تا ئێستاش و خەڵکی کوردستانیش پێم وایە تەوەقوعەکەی ئێمە یان ئومێدەکەی ئێمە وا دەرنەچوو بۆ لەبەر ئەوەی ئۆپۆزیسیۆن بە حکمی یەکەمیان من ئەڵێم کەم ئەزممویان دووهەمیان بە حکمی غوروریەتیان لەناو کاری ئۆپۆزیسیۆن بوون چونکە یەکێک لەو لایەنانەی کە ئەتوانم بیژڵێم قیادەیی ئۆپۆزیسیۆنەکە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بزوتنەوەی گۆڕانە. کەواتە غوروورەکە تەنیا بزوتنەوەی گۆڕان بووە. بزوتنەوەی گۆڕان بە تەکید لەو دوو حاڵەتەوە هەم لە حاڵەتی کەم ئەزممویان لە ژیانی ئۆپۆزیسیۆن بوون و هەم لە مەسلەی غوروریەتیان بەڕاستی نەیانتوانی وەکو پێویست بچنە سەر ڕێچکە و ڕێڕەوی کاری ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستان. 4 ساڵ چیان کردو لە پەرلەمان؟ 4 ساڵ لە هەرێمی کوردستان ئیمکانە بۆ من سەخت بێ من ئەو تەقیمە بکەم بەڵام پێم وایە خەڵکی کوردستان ئەو تەقیمەیان کردووە لە هەڵبژاردنەکانە و دڵنیام لە هەڵبژاردنەکانی داهاتوو زیاتر خەڵکی کوردستان تەقیمی زیاتریان لەسەر کاری ئۆپۆزیسیۆن بوون ئەبێ ئەگەر ئەم لەم خولەی سێژ هەر بە ئۆپۆزیسیۆنی مانەوە و هەر بەم ڕێچکەیا چوون و بە تەکید خەڵکی کوردستان دەتوانن بەباشی تەقیمی وجود و بوونی کاری ئۆپۆزیسیۆن بوون. پرسیارەکە من لەو ڕوانگەیەوە بوو کە تۆ ئەندامی پەرلەمانی کوردستان بووی لە خولی سێمە و لەگەڵ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و ئێوەش لە فراکسیۆنی دەسەڵات پێکەوە کارتان کردووە. یعنی لە ڕوانگەی فراکسیۆنی دەسەڵاتەوە ئۆپۆزیسیۆن چی کردو لەم 4 ساڵە نەک ڕوانگەی خەڵکی کوردستانەوە لە بۆ خەڵکی کوردستان دابش بۆ بەسەر هێز وڵایەنە سیاسیەکانە بەشێکی بۆ پارتی دیموکراتی کوردستانە بەشێکی بۆ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و پارتەکانی دیکەش. ینی ئەزمموی ئێوە لەگەڵ فراکسیۆنەکانی دەسەڵات چیتان پێڵێ؟ ئێمە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن کاکەکاوە ئێمە لە 4 ساڵی ڕابردوو دەتوانم بڵێم ئێمە لە وەکو دەسڵات زیاتر سوودمان لە ئۆپۆزیسیۆن بینی لەوەی کە خۆیان سوودی لێ ببین لەوەیشی کە خەڵکی کوردستان سوودی لێ ببینێ بۆ لەبەرەوەی ئێمە زیاتر هەوڵماندا ئەو کەم و کوڕیانەی حکوومەت کە هەیە خۆمان پەنجەی بخینە سەر نەک ئەوان لەبەرەوەی ئەوان کە پەنجیان ئەخستە سەر کەم و کوڕیەکانی حکوومەت بە حەقیقەت بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان یان بۆ ڕاستکردنەوە یان بۆ پەلکێشکردنی حکوومەت بۆ ئەو کەم و کوڕیانە و چاکردنی کارەکان نەبوو بۆ شکاندن بوو. شکاندنەکەش بەلای ئێمەوە سەخت بوو لەبەرەوەی حکوومەت و حکمڕانێت لە هەرێمی کوردستان ئێمە بووین ئێمەش کارمان کردو بۆ ئەوەی حکوومەت سەرکەوتوو بێ نەک تێکشکاو بێ. ئۆپۆزیسیۆن کاری بۆ تێکشکاندن و خراپی حکوومەت کردووە. بەتاکید کاک دڵشاد کاک فازڵ وتی ئێوە مەغرور بوون بە تایبەت بزوتنەوەی گۆڕان کە جەنابەت پەرلەمانتاری فراکسیۆنەکەی
ئەو بزوتنەوەی واڵێ کەم ئەزمونن ئەم تێڕوانین لەکوێوە سەرچاواگرێ ئایا هەر بە ڕاستی ئێوە تێناگەن لە کاری ئۆپۆزیسیۆنی و ئەزمونتان نییە و مەغرورن لە ڕاستی ئێمە ئۆپۆزیسیۆنین ئێمە تێگەین لە کاری ئۆپۆزیسیۆنی ئەوە دەسەڵاتە تێناگە لە کاری ئۆپۆزیسیۆنی و تەحملی ناکە من بڕام وایە لە دوای 2009 قۆناغێکی مێژووی لە خەباتی دیموکراسی لە هەرێمی کوردستانە سەری هەڵدا ئەوش دەرکەوتنی ئۆپۆزیسیۆن بوو و بە شایەتی دۆست و نەیار و بە شایەتی هاوڵاتیان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و گۆڕان توانی مۆدیلێکی نوێ لە شێوازی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستانە بۆ یەکەمین جا لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بێنێتە ئاراوە مۆدلەکەەوەی وە کاکفازڵ لە ئیشتان لەسەر ڕوخان و ناشرینکردنی حکوومەت لە ڕاستیە کێشەکەەوەی ئەم حکوومەتە یا ئەم دەسەڵاتە هەتا 2009 ڕاهات بوو هەر کەس پێی بڵێ بەری چاو کلیپیەوە ئەو مانای ڕوخاندنە ئەو ڕخنە و ڕوخاندنی تێکەڵە کرد ئەو ڕخنەگرتن یا ئەدا لە ڕاستی ئێمە چاودێر بین بەسەر دەست بەڵام قسەکانی کاکفازڵ دوای ئەزمموی کاری 4 ساڵتانە لە ڕاستی دوای ئەزمی کاری 4 ساڵ ئەنجامەکەی بۆ بەرهەمەکەی بۆ خەڵک بۆ پرۆسی دیموکراسی بۆ ئازادی دەری خست ئێمە ئۆپۆزیسیۆنێکی ئەکتیڤ بووین و یەکێک لە ئۆپۆزیسیۆنە بین لە ناوچەکە کە توانیمانە جوانترین ئەدا پێشکەش بکەین ڕاستە لە هەموو کاری پەرلەمانی و لە کاری خەباتی سیاسی دیموکراسی هەڵا هەیە بەڵام هەڵی استراتیژیمان نەبووە کەواتەوەی کاکفازڵ لەسەر ئۆپۆزیسیۆنێڵێت تۆمەتیان ڕاستی ئەو تۆمەتە لە ڕاستیە حقیقەتەن ئەوەی ئێمە کردومان لە ئەدای ئۆپۆزیسیۆن زیاترمان کردووە ئەوەی کاکفازڵ کەوتی ئەوەی ئێمە قازانجی بۆ تۆمەتە ئەگەر ئەمە ڕوونکەیت من ساڕوونیەکەمە ئەوەی کاکفازڵ وتی قسەکان ئێمە قازانجی هەیە بۆوان ئەوان لە ڕووی حزبێتەوە بی لەماکەن ئەگینا وەک حکومڕانی وەک جوانکردنی سیستەمی حکومڕانی وەک باشکردنی سیستەمی حکومڕانی وەک دیاریکردن و دەستنیشانکردنی کەم و کوڕەکانی شێوازی حکومڕانی کە شێوازی حکومڕانێکی خراپ بووە لە هەرێمی کوردستانە ئێمە هەموو ئەو حکومڕانیمان خستۆتە ژێر پرسیارەوە و ڕخنەمان لێ گرتووە ڕخنەمان لە ئەدای حکومڕانیەکی شمولی گرتووە کە لە هەرێمی کوردستان باڵی کێشەوە بەسەر هەرێمی کوردستانە و ئێمە بەمە فشارێکی زۆریشمان لەسەر بۆ لەلایەن زۆرینەوە و لایەن سەرۆکاتی پەرلەمان چونکە ئەوان هەموو جملەکانی دەسەڵاتیان بەدەست بووە ئێمە توانیمان ئەو تەوقە بشکێنین و توانیمان دەنگی خەڵک هاواری خەڵک ناڕزایی خەڵک مافەکانی خەڵک بەرینە پەرلەمان و بتوانین لە بودجە ئاشکرا بکەین و بتوانین ئەوەی خەڵک داوای ئەکا لەناو پەرلەمان لەباتی خەڵک باسی بکەین ئێوە نوێنەراتی خەڵکتان کردووە بەڵام فراکسیۆنی دەسەڵات نوێنەراتی حزبەکەی کردووە پەرلەمانتارەکانیش بامان شێوبوون منە کاکفازڵ لەوێ ئەوەی نوێنەری پارتی بۆ نوێنەری خەڵکی کوردستان نەبووە لە ڕاستیە جیاواز لەوە ئەندام پەرلەمانەکان ئێمە لە کاتی بودجە لە گفتوکانی بودجە ئەوان وەک پارێزەری دەسەڵات کاریان کردووە لەناو بودجە ئێمەش وەک ڕخنەگەل لە دەسەڵات وەک نوێنەراتی خەڵک و نوێنەراتی مافەکانی خەڵک حەزەکەم شتێ ڕاستکەمەوە بۆ کاک فازڵ ئەوش ئەوەی ئێمە تەنان ناو هەناویەکێت و هەڵ نەقڵاوین ئێمە ئۆپۆزیسیۆن بجوتنەوەی گۆڕان بجوتنەوەی کە تەراکوماتی چەند ساڵی ناڕزاتی خەڵکە بەشێک لە ئێمە ناویەکێتوات و بەشێک لایەنەکانی کەواتەوە بەشێک لە خەڵکانی بێلایەن هاتوون و ئەم بجوتنەوەی پێگەیاندەوە بەم ئاستە گەیاندێتی دوو ئێمە ئۆپۆزیسیۆنێک وەکەوەی دەسەڵات ئەوێ دەسەڵات بۆ خۆی ئۆپۆزیسیۆنێکی کارتۆنی ئەوێ دە ئۆپۆزیسیۆنێکی بێدەنگ بێ ئۆپۆزیسیۆنێکی بە مانای ئەو لە دیوەخانێکە دانیشە ئۆپۆزیسیۆنێکی بۆ خۆی قسە نەکە ئۆپۆزیسیۆنێکی بۆی ڕخنەی نەرم بگرێ بڵێ ئیشەڵا لە ساڵی داهاتوو ئەمە چاکن لە ڕاستی ئێمە ئۆپۆزیسیۆن خۆمان نەزانین چیەکەین ئێوە ئۆپۆزیسیۆنی کارتۆنیتان لەوێ کۆمنتت چییە ئێمە پێم وایە ئۆپۆزیسیۆنی کارتۆنیمان ناوێت ئێمە هەم دەسەڵاتێکی عملیمان ویستووە لە هەرێمی کوردستان بەڵامەڵێ لە پەرلەمانە ئێوە پارێزەری دەسەڵات و پارێزەری ینی بەرژەوەندەکانی حزبەکانتان بوون پارێزەری دەسەڵات بوون بەسینی بەرژەوەندی حیزبەکان ناچووکە ئێمە وەکو پەرلەمانتار کارمان کردووە لە پەرلەمانی کوردستان ئەمە ئەم حقیقەتەش ئێمە لە کردەوەکانمان ناچووکە ئێمە لە هەڵبژاردننی ساڵی 2009 بۆ خولی سی پەرلەمانی کوردستان ئێمە پاکێجێکمان هەبووە وەکۆڵێ راپۆرتێکمان هەبووە و لەم پاکێجەی خۆمانە هەموو ڕاوبۆچوونەکانی خۆمان وعدەکانی خۆمان کە بە خەڵکی کوردستانمانداوە لە پەرلەمانی کوردستان کارمان لەسەر کرد جێبەجێتان کرد ئەتوانم بڵێم لە 1970مان جێبەجێ کردەوە لە 1970 بە ئەگەر ڕوخسەتی براوبی ئەوەی کە کاک دڵشاد دەفەرمێ ئەڵێ ئێمە کارمان بۆ ڕوخاندنی حکوومەت نەکردووە بە فعلی کاک دڵشاد بۆ خۆی بە چاوی خۆی بینیوێتی خەڵکی کوردستان هەموو بینیویانە بە فعلی هەر سێلایانی ئۆپۆزیسیۆن لە بەردەرکی سەرای سلێمانی داوای ڕوخاندنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد و چەپڵیشیان بۆ لێدا بۆ ڕوخاندنی پەرلەمان و حکوومەت یعنی ئەمە شتێک نییە نەحەشای لێ بکرێ ئەو بڵێ وایە و وانێ و من بڵێم وایە ئەمە ئێستا کێژ لە ناو دیکۆمنتی کەناڵەکانی هەموو ڕاگەاندنی کوردستاندا هەیە و بە تایبەتیش لە لای ئێمە وەکۆڵێ هەڵگیراوە بۆ هەمیشەیی ئەمێنێتەوە چونکە ئەمە بەڕاستی غەدرێک بوو زوڵمێک بوو لە ئەزمموی کوردستان و لە ئەزمموی دیموکراتی خەڵکی کوردستان کرا کە داوای ڕوخاندنی بەڵام لەگەرانی ئۆپۆزیسیۆن
تەبریرەکەیان بۆ ئەم داواکاری ئەوەیە کە دەسەڵات خزمەتی خەڵکی نەکردووە وەش ناشەفاف بۆ نەیتوانیوە ئەو وعدە و بەڵێنانەی کە بە خەڵکی داوا جێبەجێ بکە بووە ئەوان داوای ڕوخانیەکەن ینی ئەڵێن خەڵکی سەرکوت کردووە گەندەڵ بووە ناشەفافی لە مەسلەی نەوتە هەیە لە سیاستی نەوتی کە هەرێم کەس نازانێت کێدایە ڕێژێ ئەڵێن ئەمانە پاساوی داواکاری ڕوخانی حکوومەت بوون ڕوخانش نە هەڵوەشان ئەگەر ڕخسەت بدرێت با داوای ڕوخان کرا ئەگەر ڕخسەت بدرێ چونکە هەمومان زۆر باشە زانین گۆڕانکاریەکان لە ناو هەرێمی کوردستان گەیشتۆتە چی ئاستێک ئێستا لە هەموو ڕوەکانەوە لە ڕووی ئابووری و اقتصادی تاکی کۆمەلگا نەک دەسڵات بەتەنها تاکی کۆمەلگا کەچی گۆڕانکاریەک بەسەر وەزئی ئابوودیدا هاتووە لە ڕووی خوێندن و پرۆسی خوێندن و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان لە ڕێگەی تەندروستی و سەحە لە هەرێمی کوردستان لە ئامی پەروەردە لە هەرێمی کوردستان لەسەر ڕێگەوبان و دروستکردنی بەنداو لە هەرێمی کوردستان لەسەر هەموو ئەو پێشکەوتنانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هاتووە بەڵام من لێرە حەزەکەم یەک ڕوونکردنەوە بخەمە بێشاوی ئێوە هەموو بینەرانی بەڕێز هەمومان زۆر باشەزانین ئینسانێک ئەچێتە بەردەمی خەیاتێک بۆ دوورینی قاتێجل سعاتێ ئەم خەیاتە باڵی پێبەرزەکاتەوە قاتی پێزووتەکە بۆ قاتێ لیباس بۆی ئەدرێ لیباسەکەی باتە ماڵە نوقسان دەرەچێ ئەگەر ئۆپۆزیسیۆن وا تەسەور بکەن یان ئەمەیان حساب کردن یان ئەمەیان بەدەستکەوت زانی بێ لێرە هەندێک کەم و کوڕی لە هەرێمی کوردستانە ئەوان پیانزانی و ئێمە نەمانزانی و ئەمدەن حکوومەت کردوێتی ئەمە زۆڵمە لە دەسڵات ئەکرێت چونکە ئێمە پێش ئەوان زۆر باش ئێستاش ئێمە زۆر باش دەزانین کەم و کوڕیەکان لە هەرێمی کوردستان چییە و پەنجە بخینە سەر بەیەکی بەڵام ئەم کەم و کوڕیانە ناکاتە ئەوەی حکوومەت یان دەسڵات لە هەرێمی کوردستانە کردبێتی بەڵکو دەرفەت ماوە بۆ ئەوەی ئێستاکە ئێمە لەم کولی چوارە کۆمەڵێک پرۆژەی زەبەلاحی زۆر باش لە هەرێمی کوردستان ئەگەر ڕوخسەتم بی بۆی تەوزیحێکی تر بدەم کراوە لە خولەکانی پێشوو وە بە تەکید ئەویش بەچی بە حکمی ئەو گەشەکردنی ئابوووریە و ئەو فراوان بوونی فکری کاری دەسڵات و ئەو پێگەاندنی خەڵک وە خاوەن خیبرە لە بواری ئاوەدانکردنەوە لە بواری خوێندن و سەحە و تەندروستی لە هەرێمی کوردستان ئێمە ئەوەی ئێستا هەمانە پێشوو نەمان بێ ئەوەی لە خولەکەی تر هەمان بووە لە ئێستا نامان بێ یەک خاڵی تری شارەتم پێدەگەێت کاک دڵشاد ئیشارەتی پێدا ئێمە لە هەرێمی کوردستان داوامان کردووە لێ هەموو جونگەکانی دەسڵاتیان بەدەستەوە بووە بە تاکید بەدەستمانەوە بووە بەڵام چەند جار سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت کاک دکتۆر بەرەم و جەنابی کاژێشوران بارزانی عەفوم کەیتخوا هاتووەتە لای هەر سێلایانی ئۆپۆزیسیۆن وەرن دەسڵات وەرگرن ئێمە لە پەرلەمانی کوردستان چەند جار سەرۆکەین وەرن لیژنەکانی پەرلەمان وەرگن وەرتان نەگرتووە قسە لەسەر زاڵم و مەزلوم کرد کەواتە لە ئەزمموی 4 ساڵی ڕابردووە ئۆپۆزیسیۆن زاڵم بۆ دەسەڵات مەزلوم نەخێر دەسڵات مەزلوم نەبووە دەسڵات بەڵام ئۆپۆزیسیۆن زۆڵمی کردووە نا دەسڵات ئۆپۆزیسیۆن زۆڵمی کردووە بەڵام ئەگەر دەرفەت دەبێت بۆی قسەی تر وەکو وایە گورگ بڵێ مەڕ زوڵمی لێ کردوم لە ڕاستیە ئەو کە بودجەی بەدەست بێ دەسەڵاتی بەدەست بێ هەموو حکومڕانێکی شمولی لە هەرێمی کوردستان حکومڕانیە کە نمونەی حکومڕانی خراپە لە هەرێمی کوردستان لە ئەدای حکومڕانیە لە شێوازی دابشکردنی بوجە لە شێوازی بەڕێوەبردننی وڵاتە بە شێوەیەکی گشتی من پرسیارەکەم هەموو دەستکانی بەدەساتون بۆ تا 2009 نەتان کرد کێ دەستی گرتبوون تا ئۆپۆزیسیۆن نەهاتە ئارا ئێمە لە ئۆپۆزیسیۆن من پرسیارەکەم لە خولەکانی پێشووی پەرلەمان مناقەشەی بوجە چۆن بوو کەی کرا لەکوێ بوو ئەم داهاتانە چۆن تەوزیعکرا چۆن مناقەشەکرا بەڵێ ئاشکراکردنەوە دەستکەوتان تەنیا هات و هاوار و بتڵتێگرتن و تەبڵ لێدان بوو لە ڕاستیە بتڵتێگرتن و تەبڵ لێدان ئەوە لە پێناوی خەڵکا بووە هات و هاواری خەڵک بوومە لە باتی خەڵک کردومانە و لە کاتێکە ئێمە ستەمکاری زۆرینە لە ناو پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان لە بەرامبەرمان نەیەڵێ قسە بکەین و دیفاع لە مافەکانی خەڵک بکەین بێگومان پەنا بە هەموو ڕێگایەکی دیموکراسیە بین کە ناو پەرلەمانەوە لە پێناوی ئەوەشە ئەندامەکانمان لیاندراوە سەریان شکێنراوە سژن کراون تەقیان لێکراوە هەموو ئەمانەمان کردووە و ئەمە خەباتێکی قرس بۆ ئێمە کردومان و توانیمان کە سەرکەوتو لێدان لە کورسە مێزەکانی پەرلەمان و دەبەتێگرتن و ئەوەی کە ڕوویدا لە پەرلەمان دەستکەوتێکی مەزنە ئێمە کێشەکە دەستکەوت خەڵک دەستکەوتی مەزنی لە دەسم بەدەست ئەوە دەستکەوتی مەزنە دەستکەوتی مەزن بە تەپڕ لێدان نەمانێ لە بوجە تێپەڕێ بە ئەوە دەستکەوتی مەزنە بەڵێ نەمانێ لە بوجە تێپەڕێ بە ئاسانی وەڵامیەوە دەستکەوتێکی مەزنە تەپڵ لێدان کێشان بە مێزەکانی پەرلەمان و دەبەتێگرتن تەمانەوە بۆچوونی کاک دڵشادە بۆچوونی تۆ بە بڕوای من ئەسڵەن ئەو نەریتێکی زۆر ناشرین بوو کە هاتە ناو پەرلەمانی کوردستان لەبەرەوەی ئەو پەرلەمانە نوخبەی خەڵکە وەنەنێری خەڵکی کوردستانە لەوێ ئەو پەرلەمانە دانیشتووە بۆ جێبەجێکردنی خواستی خەڵکی کوردستان بۆ دەرکردنی یاسایەک لە خزمەتی خەڵکی کوردستان بۆ ساڕێژکردنی برینەکانی خەڵکی کوردستان
ئەندامی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ حرمەتم هاتووە ئەو مێزەی خۆی لەسەری دایێنێشە شکان بەڵام ئەڵێ دەبە بۆشێنم باشترە لەوەی دەبا بێنم بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕان واڵێ کاکە ئێمە ئەگەرەکو بگەڕێنەوە بۆ ڕابردوو کاکە کاوە من قسەی ڕابردووشم پێیە لە هەموو حەدەسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کە ڕووی داوە بە شەڕی ناوخۆوە بە سیوێکی ئابۆ بە ئەخر بۆی نەگەڕێنەوە بۆ مێژوو بگەڕێنەوە مێژوو من چوومە ناو مێژوو نایەمەوە سەر ئەم مەوزوعە من قسەی مێژوویم پێ دەبابە چۆن هاتۆ دەبابەمان چۆنێنە ئێستاش ئێمە هیچ پەشیمانین لەو دەبابە هێنانانی کە هێناوانە تا هەرێمی کوردستان هیچ پەشیمانین و من بەش بە حاڵی خۆم لە ڕابردووی شوتومە زۆری شانازی پێوەکەم بۆ لەبەرەوەی حەسمی زۆر مشاکلی لە هەرێمی کوردستان کرد بەڵام ڕجا ئەن بانەچینەوە ناو مێژوو باز لەوە بکەین ئۆپۆزیسیۆن لە 4 ساڵی ڕابردوو چی کردووە ئایا چاکی کردووە یان خراپی کردووە من لە سەرەتای شارەتم پێدا ئێمە هیوامان ئەخواست ئۆپۆزیسیۆنێکی ئەوەندە تا دروست بێ هەم دەسڵات ئیسیفادی لێ بکەم خەڵکی کوردستان ئیسفادی لێ بکەم ئەگەر ڕخسەت بی بەڵام یەک لایەنی تر هەیە من حەزەکەم کاک دڵشاد و هەموو بزوتنەوەی گۆڕان ئەم واقع ئەبزانن حتا ئەم لە حزەیش کە ئەم هەڵبژارد نەکراوە نفوس و جەماوەر و دەنگدەری بزوتنەوەی گۆڕان لە چوارچێوە و بازنەی یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان ناتۆتە دەرەوە قسە لەسەر ئۆپۆزیسیۆن کرد لەکوێی دنیا ئۆپۆزیسیۆن بە دڵی دەسەڵات بووە لە چه وڵاتێک بەس لە کوردستان داوای مساعدە بکە کاکە کاوە من ئەم ساڵ نۆزدەی دوانزەی ئەم ساڵی ڕابردوو پرسیارم لە سەرۆکی فراکسیۆنی حیزبی دەسڵاتی سویدی کرد لە ناو پەرلەمانی سوید لەسەر ژیانی ئۆپۆزیسیۆن بوون و دەوری ئۆپۆزیسیۆن ئەڵێ ئێمە بەرنامەیەکمان هەیە وەکو حکوومەت ئۆپۆزیسیۆن بۆی نییە لە چوارچێوەی ئەم بەرنمەیە کە حکوومەت دایناوە بچێتە دەرەوە لە ناو ئەم بەرنمەیە چی ڕخنە و پێشنیارێکی هەیە بەسەر چاو لەگەڵیان دانیشتین مناقەشەمان کردووە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان شتی وایان باش کردووە شتی خەیاڵی وە زۆر دڵنیام ئەمڕۆ ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی گۆڕان بکە بە دەسڵات لەوانەیە بکەێتەوە مناقەشە لەگەڵ ئێمە لەسەر ئەمینە ئەو کاتە مبڕێڕاتێکی ئۆپۆزیسیۆن پێ نەگەیشتۆ لە رووسیاسی وەک هێ من هەورامی بەرپرسی پەیوەندەکانی پارتی جارێک ئەوەی ڕاگەاند من بە پێ نەگەیشت و ناڵێم کاگێ منیش ڕئی خۆیتی من ڕئی خۆم دەرەڕم ئۆپۆزیسیۆنێکی کەم ئەزمموی تێنەگەیشتی غرور وەڵامت من حەزەکەم دووسێ کۆمێت بێنەوە یەکە جارێ بەڕێز نێچیروان بەرزانی و تەسریحیداوە هەر بەڕێز نێچیروان بەرزانی ئەمە کۆمنتی خۆیانە قسەی بڵێن لایەنەکانی دەسەڵات لەسەر ئۆپۆزیسیۆن لە 2010 بەڕێز ڕۆژنامە سینوان ڕەشید گفتوگویەکی لەگەڵا کردو لە گفتوگوەکەی لە یەک پرسیارە ئەڵێ پێم باشە دەنگی ئۆپۆزیسیۆن دەبیسترێت ڕقنیان هەیە و پێم وایە شێوەی ئیشکردنیان لە پەرلەمانی کوردستان شێوەیەکی زۆر ڕێک و پێکە و هەرواش دەکرێت گرنگەوەی ئەو ئیشەی ئەو برادرانی ئۆپۆزیسیۆن لەناو پەرلەمان دەیکەن بۆ تێکدانی هەموو پرۆسەکە نییە ئەمە ڕێی ئەوە بە پێچوانەوە ڕخنەکانیان بەڵێ توندا هەندێک جار زۆریش توندا بەڵام ڕوخێنەر نێ و ئەیانەوێت سیستەمەکە ڕێک و پێک بکەن ئەمە قسەی بەڕێز نێچیروان بەرزانی کاکە ئەمە قسە لە دوای ئەوەی ئێمە ناو ئۆپۆزیسیۆن نەک پێشەوەی ئێمە ناو پەرلەمان نبووین من مەقتەعی ڕێی ئێوە کە پێشتر چیتاون تو ئێستا چێڵن دکتۆر هێنری بارکی کە بیرمەندێکە پێی وایە دوو پارتە دەسەڵاتدارەکە بێخەم لەسەر کورسی دانیشت بوون ئەمە زلەی میهرەبانیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئۆپۆزیسیۆن هاتووە باشە بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پێی وایە ئۆپۆزیسیۆن لە 2010 نووسیوە بەڕێز پشتیوان عەبدوڵڵا گفتوگوی لەگەڵا کردووە ئۆپۆزیسیۆن کەم و کوڕی هەبووە بەڵام ئەو ئۆپۆزیسیۆنی لە کوردستان هەیە ئۆپۆزیسیۆنێکی سوودبەخشە بووەتە هۆی پەرەپێدانی ژیانی دیموکراسی لە کوردستانەوە واش لەو کەسانەکە کە ئەمڕۆ حکومڕانیەکەن بی لە هەندێک مەسەلە کە پێشتریان کردوێتەوە دەسەڵاتی کوردی هەتا 2009 بیری لەمانە نەکردوێتەوە من یەک پرسیارەکە کەواتە جیاوازی نێوان ئەم دوو لێدوانە ئەم دووتەی سەرۆکی حکوومەت هێرێم ینی بۆ سەرۆکی حکوومەت لە 2010 واتان پێ بڵێ ئەمڕۆ پێتان بڵێ دەستکەوتەکەتان هاتو هاوار و تەپڵ لێدان و ئەوە توانی لە خۆی بپرسی بۆ بەڵام ئەنجامەکەی بەڵێ ئەوە بێگومان ئەوە قسەی سیاسیە قسەی حزبیە و قسێکە حەقیتیانە ئەگەر حەقیتیابێ ئەوە قسەی خۆیەتی پێشتر وتوێتی و ئێستا ئەو دەستکەوتانی کە لە سەردەمی ئۆپۆزیسیۆنە تا ئێستاتەوە لە پەرەپێدانی لە فەڕانکردنی ئازادی لە ئەوەی کە خەڵک بێساحب نییە ئیتر خەڵک تەسلیم کە لە نێوان هاوڵاتی پلەیەک و پلە دوو پلە سێ ئێمە هەوڵمەنداوە لە بێ ئێرادنگی خەڵک ئێمە ئێرادەمان گەڕاندەوە بۆ خەڵکی هیوامان گەڕاندەوە بۆ خەڵکە پرۆسی سیاسی ئەتوانێت بڕاتە پێشەوە ئێمە لە بارودۆخ کە ئەژیان لە 2000 تا 2009 خەڵک بێهوا بوو لە پرۆسی سیاسی پێیوا بوو لەگەڵ سینیش انتخاب کەن هەر ئەوانەی بنەوە هەر ئەوان حکومڕانی هەرێمی کوردستان پیان خۆش بێ پێمان خۆش بێ ناخۆش بێ ئێمە ئەو تەوقەماشکان ئێمە توانیمانە لە ساڵی 2009 بودجە ئاشکراکەین بۆ خەڵک
و چاودێری دروستکەین و تەنیا خولێک لە خولی سێمە کە ئێمە لێوە بوون بەڵێ ئێستا پێتەڵم کام چاودێری ئێستا پێتەڵم کا چاودێری تەنیا خولێک بوو ئێمە لە سەردەمی ئۆپۆزیسیۆنە سەرۆکی حکومەت وەزیرەکەمان هێنا بۆ لێپرسنەوە بۆ متمانە لێسەنەوە کە خولەکانی پێشوانە بووە ئێمە داوای متمانە لێسەنەوەمان لێ کردوون ئەندامەکانی بەڕێزیان چەپڵای بۆ لێداون ئێوە قسەتان لەسەر بودجەیە کەی توانیتان بودجە بگەڕێنەوە بۆ حکوومەت قسەتان لەسەر چاودێریکردن و لێپرسینەوەی کەی توانیتان متمانەیەک لە وەزیرێک بسەنەوە متمانە لە وەزیرێک ئەنجامی کارەکانمان یەک پرسیار ئەو چاودێریانەی ئێمە لەسەر حکومت بووە ئەو فشاری ئێمە لەسەر حکومت بووە توانێتی حکومت هەنێ چاکسازی بک بە حجمێکی کەم کە لەژێ فشاری ئێمە بۆ نمونە کاکە بۆ یەکەمین جار هێزەکانی پۆلیس و ئاسایشی ناوخۆ کە دەرماڵیان بۆ زیادکرا ئێمە تەنیا کەسی لە ناو بودجە ئەو مادەمان تەثبیت کردووە کە دەرماڵی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا یەک بکرێ و ئێمە لە ساڵی 2009 داشمان پێشکەش کردووە پێداویستی تایبەت ئێمە بووین داوامان کردووە کە لە 350,000 بکرێ بە 150,000 و هەمووی موجودە ماومانە ئێمە لە ماوەی ئەو ساڵەدا ماوەی 10 ساڵ لە نێوان دوو ئیدارەیە فەرمانبەرانی سلێمانی و هەولێر ئێمە گرنگ نییە لامان دەسەڵات خەمینە کاکە ئێمە گرنگ نەبووە لامان ئێمە گرنگ نەبووە لامان ئێمە چی قازانجمان کردەوە وەک حزب گرنگ بۆ خەڵک چەند قازانجی کردووە و ئەنجامی متمانەدانی خەڵک بە نوێنەراتی ئێمە لە پەرلەمان ئێمە توانیمان واجبی خۆمان بەجێبێنین منەت بەسەر خەڵکان ناکەین واجبی خۆمان ئەوەی پێمان کرێ بەجێمانێناوە ئێوە خەمی خەڵکتان بۆ لە پەرلەمان و دەسەڵات ئەم خەمەی نەبووە ئێمە خەمی خەڵکمان بۆ دەسەڵات خەمی حکومڕانی بووە وەڵام ئێوە کاک فازڵ ئێوە لە پەرلەمان ئاوەشتان کرد بەڵێ ئۆپۆزیسیۆنیش ئاوا بوو من حەزەکەم کاک دڵشاد ئەوە بڵێت ئەوان خەمی خەڵکیان بۆ ئێمە خەمی دەسڵاتمان بووە ئەی ئەوەی بۆ میلێت کراوە کێ کردویانە خۆ ئەوان بردۆکی لەژێر فشاری ئێمە کراوە هەمی لەژێر فشاری ئێمە سعادە بکە بۆ برات بۆ تا 2009 نەتان کرد دوو فڕۆکەخانەکە لەژێر فشاری وا دروست کرا جۆمنەتی نییە وە لە بودجەی گشتیە کرێ خۆ لە گیرفانی ئێوە دەرنایە ئەمەی کە ئەیکەین بودجەی گشتیە بەڵێ ئەوەی کە ئەیکەین ئاخر ئێوە کاکە دڵشاد من هیوادارم ئێمە قسە بۆ خەڵکەکەین هیوادارم شتێک بڵین شتی مامتێق بێت جارێ جەنابەت ئیشارەت بەوە دەی ئێوە ئیرادەتان بۆ خەڵک گێڕاوە ئیرادەت شۆڕشی ئەیلول بۆ خەڵکی گێڕایەوە نەک ئێوە ئیرادە 11 ئازار بۆ خەڵکی گێڕایەوە نەک ئێوە ئیرادە پەڕینەوەی بارزانی لە ئاوی ئاراز بۆ خەڵکی گێڕایەوە نەک ئێوە ئیرادە شۆڕشی نوێی یەکێتی و شۆڕشی گوڵانی پارتی بۆ خەڵکی گێڕایەوە نەک ئێوە ئیرادە ڕاپەڕینی ساڵی 91 بۆ خەڵکی گێڕایەوە نەک ئێوە هەڵبژاردننی خولی یەکەمی پارلەمان ئیرادەی بۆ خەڵک گێڕایەوە نەک ئێوە دەستکەوتە یەک لە دوای یەکەکان ئێستا مساعدە بکە ئەوان بە تاکید ئەو بەرنمەیان پێشکەش کردووە کە تا ئێستا حەزەکەم کاک دڵشاد بچووکترین پرۆژە نەک فڕۆکەخانە ئیشارەت پێ بدا لە هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستانیان کردبێ یعنی ئەگەر مساعدە بکە بە فشاریی ئێمە 7 ساڵە ئیدامە بە سیاست لە وڵاتە ئەدەین و لە ساڵی 91ەوە هەرێمی کوردستان و پارتی و یەکێتی نەوەساون لە تەقدیمکردنی پرۆژە بۆ خەڵکی کوردستان پرۆژەی خزمەت گەیاندن و خزمەت گوزاری هەتاوەکو مساعدە بکە مقاتعەم پێ بکە هەتاوەکو گەیشتوینەتە ئێستا لەبەرەوەی من هیوادارم ئێوە من واشم تەسەورە کرد بەڕاستیەکەی ئێوە لە دوای ئەو هەموو تۆهمەت بەخشین و پروپاگەندە بڵاوکردنەوە بە تایبەت بەسەر پارتیان لە دوای ئەم هەڵبژاردنەوە دیسان بیرکردنەوەیەکی ترتان لا دروستە بێت چونکە دەنگەکانی پارتی سەلماندی کە پارتی پەسەندکراوی خەڵکی کوردستانە ئێوە دەنگەکانی ئۆپۆزیسیۆن چی سەلماند بەڵێ دەنگەکانی ئۆپۆزیسیۆن چی سەلماند دەنگەکانی کەتی ئۆپۆزیسیۆن من هیوادارم هەچەند من وەکو کادرێکی پارتی نەدەژی بوونی کەس بووی نەک تەنها من وەکو پارتی وەنە ڕەدی بوونی هیچ کەسێکمان لە هەرێمی کوردستان کردوتەوە لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە تا ئێستا بەڵامەکو من پێشتری شارەت پێدا ئەچمە سەر و پرسیاری جەنابەت هەتا ئێستا وجودی گۆڕان گەشەکردنی گۆڕان ئەگەڕێتەوە بۆ نەخۆشببوونی یەکێتی وەڵامی پرسیارەکەی من دەنگەکانی ئۆپۆزیسیۆن لەم هەڵبژاردنەیە چی سەلماند من ئەو دەنگانە ڕەوز ناکەم بەڵامکو ئەم دەنگانە دەنگی خەڵکێکێتیە من ئەڵێم بۆ نەخۆشببوونی یەکێتیە گەڕێتەوە نەک بۆ ئیرادەی بزوتنەوەی گۆڕان گەڕێتەوە من دڵنیام ئەمڕۆ بەیانی لە کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان عیلاجی نەخۆشیەکانی خۆی بکە گۆڕان ڕۆژ بە ڕۆژ بەرەو بکانەوە دەچێت کەواتە تۆ یەک ڕەخنت لەم ئۆپۆزیسیۆنەیە کە ئێستا لە پەرلەمانەیە پێمانەڵی زەرورەتی بوونی ئۆپۆزیسیۆنێکی ئاوا هەیە لە کوردستانیان نە من ئۆپۆزیسیۆن بە زەرور دەزانم من لە سەرەتای قسەکانیشمەوە بەم شێوەیە زەرورەیان نە نەخێ زەرور نییە زۆر باشە کاک فازڵ
ئێوە ضرور نین چیەکەن لە پەرلەمان وەڵامەکە بەم شکڵە ئەڵێن بەم شێوەیە بەم شێوازەی 4 ساڵ شێوازی حکومڕانی لە هەرمی کوردستان شێوازێکی حکومڕانی شمولیە لە شێوازی حکومڕانەکانی ناوچەکە پیان وای قۆرخی هەموو ژیانی هاوڵاتیان بکەن لە ناوچەیەکە ئەگەر تاعینی بیست ئەبێ من تاعینیکەم ئەگەر کارویستە بە من بکەم ئەگەر سەرمایه‌داربی لەگەڵ من نەبی شەریک نەبی لەگەڵ من هیچ پرۆژەیەک نادەمێ ئەگەر وابی وە بودجەی لەسەر ضرورەتی بوونی ئۆپۆزیسیۆنە بەم شێوەیە ضرورە هەبن یان بچێمەوە دوایەم ئێمە داوای وەڵامەکەت ناوبڕێکی کورت و بەردەوام بن لەگەڵتان